پەیکەرەکانیش نابێ شاغی بن ئەبێ بوونیان هەبێت چونکە ئەمانە ئینعیکاسی هەست و نەستی ئێمەیە کە پەیکەرێک لە باخچەیەدان یا لە شوێنێکی گشتی بە بەراورد لەگەڵ ئەو شتانەی لە چواردەورێتی وەک خێزانی حسابی بۆکە بێ بە ئەندامی خێزانێک جاری وهەیە جێگەکە هی پەیکەر نییە پەیکەری بۆ دانراوە هونەر خاستە هونەری پەیکەرسازی بەپارەی هەرزان بازار ناکرێت. لە شاری سلێمانی ژمارەیەکی زۆر لە پەیکەر هەیە. بەشێکی زۆر لە شوێنە گشتەکانی سلێمانی لە ئێستادا پەیکەری لێدانراوە. زۆربوونی ژمارەی پەیکەرەکان لە سلێمانی هەم لەسەر ئاستی شەقام و هەم لەسەر ئاستی هونەری گفتوگۆی جیاوازی لەبارەوە دەکرێت. ئاخۆ لە دانانی پەیکەرەکان لە شوێنەکان تا چەند ڕەچاوی کوالیتی و جۆری پەیکەرەکان هەم لە ڕووی هونەریەوە هەم لە ڕووی مادیەوە کراوە. ئەو پانتاییانەی کە بۆ پەیکەرەکان تەرخان دەکرێت تا چەند ڕەچاوی جۆر و شێوازی پەیکەرەکە دەکرێت. ئێمە دەمانەوێت لەم بە دوواداچوونەدا بە دوای وەڵامی ئەو پرسیارانەدا بگەڕین. لە دوای ڕاپەڕینەوە سلێمانی وەک مەڵبەندێکی ڕۆشنبیری و هونەری شوێنە گشتیەکانی بوونەتە جێگای دانانی ژمارەیەکی زۆر لە پەیکەری کەسایەتی و بەشێک لە ڕووداوە مێژوویەکان. لەم ساڵانەی دوایشدا ژمارەی پەیکەرەکان لەسەر باڵەخانە و لە شوێنە گشتیەکاندا زیادی کردووە و ئەوەش هونەرمەندان و بەشێک لە ڕەخنەگرانی بەسەر دوو بەرەی دژبەیەکدا دابەش کردووە. کوالیتی و ئاستی هونەری پەیکەرەکان و ئەو پانتایی و بۆشایی کە بۆ پەیکەرەکان تەرخان دەکرێت گرنگترین لایەنی کارە هونەریەکانن کە لە ناوەندی هونەریدا بۆ چوونی جیاوازی بە دوای خۆی دەهێناوە. هونەرمەند زامواداراغا پێی وایە زۆربوونی پەیکەرەکان لە سلێمانی بەو شێوازی ئێستا بووەتە پەتاو لە دانانیدا هیچ گرنگیەک بە ئاستی هونەری و ئەو بۆشاییەش نادرێت کە کارەکەی تێدا دادەنرێت. وەزارەتی ڕۆشنبیری و ئەو کەسانش بە بەرپرسیار لەو دۆخە دەزانێت کە پشتگیری مادی بۆ پەیکەرەکان دەکەن و دەڵێت دانانی نرخ بۆ دروستکردنی پەیکەرەکان لە ئاستێکی نزمدا هۆکاری دروستبوونی ئەو زۆری و بۆریەیە کە خۆی ناوی دەبات. بووە بە پەتا بە تەسەوری من ینی دیاردەیەکە لە دیاردەش دەرچووە ئێستا زۆر بڵاو بۆتەوە. تەسەوری من ئەکێتە ئەم هۆکارەکە دوو سەبەبەکان زۆرە هۆکارەکان زۆرن. یەکەمیان نەبوونی سیستەمە کە ئەم پەیکەرە دانانی ئەم پەیکەرانە بەبێ هیچ شێوەیەکی زانستی یا هونەری دانراوە نەحسابی بۆ سپیس بۆ فەزا کراوە نەحساب بۆ جادەکان کراوە. ئەوەی کە بە باوەڕی من کێشەکە دروستەکات نەبوونی ئەو سیستەمەیە کە دەسەڵاتی کولتوری ڕێی بەم دیاردە ناشینەیە. مەبەستم ئەو دەستگانی کە پەیوەندیدارن ئەوش کە چێ وەزارەتی ڕۆشنبیریە بە دەرەجە یەکەم دوای شارەوانیە سێهەمیان باخچەکانە کە ئەمانە هیچ بنەمایەکی زانستی پەیڕەو ناکەن زیاتر لەسەر ئەساسی عیلاقات لەسەر ئەساسی فلان کەس سەر بە فلان دەسەڵاتە سەر بە فلان عشیرەتە کەواتە پێویستەکە پەیکەرێکی بۆ بانێن. بەس ئەوەی کە ئیستا لەسەر جادەکان لەسەر شەقامەکان یا لەناو باخچەکانە ئەبینێت یا هەتا لە سوچی کۆڵانەکانی شایستەکەوەی لاتەوە بۆیە ناوی ئەنێم پەتا بەڕاستی کە ئەبینێت ئالە کوالیتێکی ئاستێکی زۆر نزمەیە. ئەمەش ئەکەوێتە سەر ئەوەی کە دوو لایەنە. یەکەمیان لایانی پەیوەندیدار کە بڵین دەسەڵاتە کولتوریەکەیە کە پارە سەرف ناکە ناچارە پەنابەرێت بۆ هەرزان بازاری. دووەمیشان لایانی دەرەکیەکەیەوەی کە ئەو خەڵکە بەڕێزانی کە سپۆنسەری کارە هونەریەکانەکەن ئەو خەڵکانی کە ئەیانوێت کارە هونەری جاتر لەسەر چه ئاستی بێ لەسەر ئاسی ئەوەی بێکە خزمەت بە هونەرەکات یا ئەوە تاکەوەتە ئێوێ لە ڕێگەی هونەرەوە پێگەیەک بۆ خۆی و بۆ ناوی خۆی دانێ وەکو ئەو سپۆنسەری ئەوی شەهونەریانە بە تەسەوری من هیچ کێشەیەکم نییە لەو دوو حاڵەتەیە بەس یەتە سەر ئەساسی یەتە سەر ئەو بنەمایە کە خراپترین هەرزانترین پارەی پێبات. هونەر خاستە هونەری پەیکەرسازی بە پارەی هەرزان بازار ناکرێت. بەشێکی زۆر لەو پەیکەرانەی سلێمانی لەسەر بینا و باڵەخانەکان دانراون لەلایەن ژمارەیەک سەرمایەدارەوە پاڵپشتی داراییان لێکراوە. زاهیر کەریمەڕەش سەرمایەدارێکی سلێمانیە و لەم ساڵانەی دواییدا لە ڕووی مادیەوە پشتگیری بۆ دروستکردنی دەیان پەیکەری لەسەر زۆربەی باڵەخانەکان کردووە و پەیکەری کەسایەتیە دیارەکانی سلێمانی و کوردستانی داناوە.
ئەو نایشارێتەوە کە کەم و کورتی لە ئاستی پەیکەرەکاندا هەیە، بەڵام بەگشتی ئاستی هونەری هونەرمەندانیش بەراورد بە وڵاتانی تر مامناوەندە. بۆیە دەیانەوێت بە پشگیریکردنی هونەرمەندانی ناوخۆ ئاستی کارەکان و هونەرمەندانیش بەرزتر بکەنەوە. کەم و کوڕی لە کارەکانمانە هەیە، بەڵام من ئەگەر ڕۆژێ پارەی جلێکی باش نەبوو لە بەریکەم نابێ بە ڕووتی بگەڕێم بڵێم من ناتوانم ئەو جلە لەبەرکەم، مەجبورم بە کەمتر ڕازی بم. پەیکەرەکانیش نابێ شاغیر بن، ئەبێ بوونیان هەبێت، چونکە ئەمانە ئینعیکاسی هەست و نەستی ئێمەیە. زۆر کەسێ دڵی خۆشە، بیری خۆشەویستەکەیەکە گۆرانیەکەڵێ، بەڵام گۆرانەکەی لە ناو نۆتەی مۆسیقیا شوێنی نەبووتەوە، بەڵام ئەو دەرونی خۆی پێ ئارامەکات، هەستی خۆی پێ پیشانەیات. بابەتەکانی ئێمە واین هونەرمەندەکانیشمان لەم بوارەیە پسپۆریەکی مامناوەندیان هەیە، لەبەرەوەی ئەوەنگە دەرفەتیان پێبەخشراوە، ئەوەنگە ئیحتیمام هەیە، توانای وڵاتەکە ئەوەنگەیە، ئەوانیش بەشێکن لەم کۆمەلگایە دانەبراون. لەبەر ئەوە ئەو دەرفەتەی بۆ ئەوان ڕەخساوە بەعام، ئەو دەرفەتە نیە کە ئەوان بگەێنتە مستەوایەکی زۆر زۆر باڵا، وەکو هەموو بوارەکانی کەشمان، یعنی کە باسی پەیکەرەکەین و ئەگەر قەدەرێک لە دوابین، ئێمە لە هەموو شتەکانمانە پێشەنگ نین تا بڵین لەم بوارەیە تەنها دواکەوتوین. لەبەرەوە دروستبوونی پەیکەر لەسەر دەستی هونەرمەندەکانی ئێمە دوو شتەگەیەنێ، دەکیان اعتیمادکردنە سەر هونەرمەندێکی هاوڵاتی کوردی شارەکە خۆی، لە عینەن وەختیشا دەرفەتێک کە ئەڕەخسێ بۆ هونەرمەندەکە ئەویش پەرە بە تواناکانی خۆی بە. ئەم پەیکەرانە خۆشیان لە ڕووی ئامال و ئەهدافەوە بێهەدەف نین. مەسەن کاتێ باسی نالی و مەولەوی و نەجمەدینی علادینی سوجادی و پەیکەری 12 سوارەی مەریوانیەکەین، ئێمە بەسمانە ئەمانە بە زیینەتی لە هەزر و هەستی خەڵکا بێڵینەوە بڵێن ئێمە خاوەنی ئەم خەڵکە جوانانین و ئەم ژیانە لە خۆی و دەستەبەر نەبووە. خەڵکی قائید و لیدەر و گەورەمان هەبووە کە دڵسۆز بووە، کە هەوڵیاوە، کە هیلاک بووە، کە شەو نخونی کردووە بۆ ئەوەی کورد بگەێنێتە ئەم شوێنەی گەیشتووە. کاتێک کە قسە لەم پەیکەرسازە ژینگە پارێزاکەین، ئەمانەیە بە خەڵک بڵێن ئەمە نمونەیەکی جوانی ژیانە، وەمانەیە بە خەڵک بڵێن ئێمە هەمومان ضرورین بۆ بوون. کەس لە کەس مهمتر نییە، هەر کەسی لە بواری خۆیان زۆر مەبەستە. هەرچەندە تا دێ دانانی پەیکەر لە شوێنە گشتیەکانی سلێمانی زۆرتر دەبێت، بەڵام تاوەکو ئێستا لیژنە یاخود لایەنێک نییە کە لە ڕووی هونەریەوە هەڵسەنگاندنی پێشوەختە بۆ ئاستی هونەری پەیکەرەکان بکات و بڕیار لەسەر دانان یاخود ڕەتکردنەوەی کارەکە بدات. زایر سدیق هونەرمەندێکی پەیکەرسازە و باز لەوە دەکات لە ئێستادا جۆرێک لە بێپلانی و بێسەلیقەیی لە بابەتی هەڵسەنگاندنی کارەکاندا هەیە و هیچ لیژنەیەکی پسپۆر نییە کە بڕیار لەسەر کارەکان بدات. هۆکاری ئەوەش دەگەڕێنێتەوە بۆ جددی نەبوونی هونەرمەندان و ئەو لایەنانەش کە پشگیری لە دروستکردن و دانانی پەیکەرەکان دەکەن. بەڕاستی لە ڕووی کوالیتی و کارکردن یاخود ئەو فلتەرێک کە باسەکەی بەداخەوە ئێستا ئەتوانم بڵێم جۆرێک لە بێپلانی هەیە، اینجا جۆرێک لە بڵێن بێسەروبەریش هەیە لە مەسلەی تەقیم و هەڵسەنگاندن بۆ کارکردنە. هۆکارەکەی دوو لایەنە، ناتوانانی بڵێ ئەمە ئۆباڵەکەی لە ئاسۆی هونەرمەندەکانە. لایەنی پەیوەندیدار کە معلومە لە هەموو شارێک و لە هەموو شوێنێک ئەو دەستگانێک کە پەیوەندیدارن بە دانانی پەیکەری یاخود ڕەزامەندی دارەبڕن بۆی پەیکەرێدانرێ، ئەوانە لیژنەی مختصیان نییە، بەداخەوە لیژنانش ساڵانێکی پێشوو هەبوو، بەڵام لە ئاسی پێویستانە کە پەیکەرێک لە باخچەیەدانی یا لە شوێنێکی گشتی بە بەراورد لەگەڵ ئەو شتانەی لە چواردەورێتی وەک خێزانی حسابی بۆکە بێ بە ئەندامی خێزانێک. ئەگەر بێت و تۆ حسابی ئەوە نەکەی ئەم مفردەیە لە شوێنێکا کە دایانی تەواوکەری ئەو خێزانەیە لەو شوێنەیە نەشاز دەرەچێ، پانتایی بە نەزەر ئێعتیبار وەرناگیرێت. زۆر جار پێویستە هونەرمەندەکان خۆیان بیلەوە بکەنەوە ئەم کتلەیە لە چ فەراغێکا دانن یا چی ئەبێ بە باگراوندی بۆی بە شێوەیەکی جوان دەرکەوێت. بە نمونە ئێستا ئێمە هەر کەسێک هەڵەسیا بەشی زۆری ئەوانەی کە کارەکەن یا تازە دەستیان پێکردووە لە ڕابردوو شارکاریان کردووە، زۆریان پێخۆشە ئیش دەسەنتەری شارێکا دانێت، کرد سلێمانی بێ، هەولێر بێ، دۆک بیار شارێکچکە بێ. دایمەن چایان لەسەر سەنتەرەڵێن هەر شوێنێک خەرەباڵغ بێ پێویستە زۆرترین بینەرێ بێ. خۆی بەعەکسەوە خۆی پەیکەر ئەبێ ببیتە شوێنێ ئەگەر زۆر خەرەباڵغیش نەبێ، بۆی ئەو پەیکەرەوە هەمە ناسری هەم ئاوەدانە بێتەوە. شوێن و ئەو پانتاییەی کە بۆ پەیکەرەکان تەرخان دەکرێت یەکێکی ترە لەو بابەتانەی کە بووەتە جێگای گفتوگۆی بەشێک لە هونەرمەندان. سەرخێڵ جەمال بەرپرسی بەشی شێوەکاریە لە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری سلێمانی و پێی وایە هەڵە و کەم و کورتی زۆر لێ دیاریکردنی شوێندا بۆ کارەکان هەیە. لێرە کێشەیەک هەیە لە دانانی پەیکەر لەم شارەیە،
جاری وە هەیە جێگەکە هی پەیکەر نییە پەیکەری بۆ دانراوە باشە ئەمە خاڵە زۆر جەوهریەکە کە زۆر ئەو شوێنە هی پەیکەر نییە پەیکەری بۆ دانراوە شوێنێک بۆ پەیکەر باشە پەیکەری لێدانراندرێت ئەمە یەکێکە لە خەلەلە هەرە سەرچەکان و بەشێکی کەی ئەوەیە حساب بۆ کوالێتی کارەکان ناکرێت تۆ کوالەتی کار بەشێکی پەیوەندی بە ئاستە هونەریەکەیەوە هەیە بەشێکی تری پەیوەندی بە ئاستی چوزانم لە ڕووی فیزیکیەوە ئایا ئەم کارە تا چەند ئەمێنێتەوە ئەو مەوادی کە کارەکەی پێکرێ چەند قووەتی مانەوەی هەیە بە تایبەت ئەو کارانی کە لە دەرەوەی بینایەکدا ئەندرێ یان لە فەزایشی کراوەدا ئەندرێ ئەبێ لیژنێکی مختاس لە مهندیس لە شارەوانی لە هونەرمەند دانیشێت هەڵسەنگاندن بۆ ئەم کارە بکات ئایا ئەم کارە شوێنی دانانی تەواوە ئایا ئەم کارە لە ڕووی هونەرنی و لە ڕووی ئەکادمیەوە کارێکی باشە یان ئەو مەوادی کە ئیشی پێکراوە ئەمادی ئیش پێکراوە تەحملێکی باشی هەیە مانەوەی چۆنە بێجگە لە نەبوونی لیژنەی پسپۆڕ و هەڵسەنگاندنی کارەکان تاوەکو ئێستا ئامارێکی فەرمیش نییە کە ژمارەی پەیکەرەکان بخاتە ڕوو وەزارەتی ڕۆشنبیری و بەڕێوەبەرایەتیەکانی سەر بە وەزارەتەش ڕێنماییەکی دیاریکراویان نییە کە بکرێتە پێوەەر بۆ دانانی پەیکەر لە شوێنە گشتیەکان و ئەوەی کە دەکرێت لە ڕێگەی پەیوەندی شەخسی و حیزبیەکانەوە ڕێکخراوە.